دەم باش تەماشەوانین گەلێکێژا جاردن بەخێر بێن بەرنامە خەبەرنامەی مایکی خەڵک تەوەریمەی ڕۆژی بێگومان بناوبوونیشانی بڕیارە خواهال نەبژاردنا سەلاحەدین بەهائەدین بۆ ئەمیندارەی گشتیە یەکگرتووە ئیسلامیە کوردستانێ کود پێش چەندێکێ ئەمیندارێک گشتیە یەکگرتووی ئیسلامیە کوردستانێ نەها سەلاحەدین بەهائەدین ڕاگەیاندە بۆ کودە کنگرەی شەشاندا کوتێ چاوەڕێکردن لە مەها ئایارە داهاتی بێتە لە دارخستن بڕیاردا کوخوایە وەکو بۆ ئەمیندارەتیا گشتیە vê partiyê berbijار neke. Gelê ji çavdêran wesa xuya dikin ku ev biryareke gelê giring e bi taybetî gelê partiyên Kurdan hene heta di demê ku kongre jî dê negirêdan. Kesên yêkem bêyî rekaber bê ku kesî dî li hember wan xwe helbijêre her dîsan bêyî dengdan û bi çepelê rezan û bi piranî dengê dibine sekreterê hizbê gelek hê bi dehan sala serkirdatiya hizba bi dest veye. Heya gelê cara kesê duhem jî kesêyem jî û hind kesên din jî ji alî kesê yêkem bêyî ku biçine prosesa hilbijartina û rekebereke demokrasiya tund di navbera hind kesan de hebe dibine sekreterê û serkirdên hizban. Gelû biryara Salaḥedîn Beha'edîn bo xwe berbijarkirinê bo postê emîndaretiya giştiya yêkgirtiya İslamiya Kurdistanê hûn ça dinirxên heya çandê ev wê rêgiriyekê vebike an ku wê rêyê vebike li hember hêzan û şiyanên û kesên û ku ew jî derfetan hebe serkirdatiya hizban bikin. Belê barecan babetê emroman biryarê xwe nehelbijartinî Salaḥedîn Beha'edîn bo emîndarî giştî yêkgirtiya İslamî Kurdistan. Em naw nîşanî tewrî emro bernameyê we bernamê mayekî xelk e çawareyê serinc û bûçûnî ewan. Yekem peywendîş dastan li Kerkûkê wan. Belê dastan xan. Em katê baş kakekar. Hemû katekit. Bez bê zehmet tê karibama niye. Tewrî em li ser we dastan xan pêştir emîndarî giştî yêkgirtiya İslamî Kurdistan Salaḥedîn Beha'edîn ragihand ke ew bû kongereyê şeşemî hizbekê xwe bû postê emîndarî giştî kandîd nakatەwە. Tu çۆn emelekê deytەwە؟ Belê. Min destxweşî lê yekem ka kêşetorî. Belê Diktor Sara li Hewlêrê. Belê Diktor Sara. Akar. Belê fermo. باشی بمانم زۆر سپاس. دەستخۆشیم بۆ تۆ بە تەواوی کارمەندانتان. زۆر سپاس. کاکەرەگەر بم دەڵێ من ئەوە حیزب ئیسلامیەکان هەر نەبێنن باشە. من ئەگەر خۆیەکی گەورە هەیە لەسەرەوە لێی نەترسم حیزب ئیسلامی بۆچی باشە؟ حیزب ئیسلامی سیاست کجا مەرحەبا؟ باسی ئێمە لەسەر ئەوە نییە لەسەر ئەحزابەکان و جۆر و ئایدۆلۆژی ئەحزابەکانەوەی باسی ئێمە لەسەرەوەیە یەکێک لە ئەمینداری یانکۆ بەرپرسی یەکەمی حزبێک لە کوردستان بڕیاردا کە خۆی جارێکی دیکە بۆ سەرکرداتی حزبەکەی کاندید ناکاتەوە کەمە کار و هەڵویستێکی دەگمەنە لە تاریخی ئەحزابە کوردیەکان بە شێوەیەکی گشتی ئێمە بەستەوەکەینم هەڵویستە تا چەند لە لای تو گرنگەکەی چۆنە کاکەگەر ئێمە سیرکەین هەر یەکە لەم سەرک حیزبانە و ئەندام پەرلەمانانە هەرەوەندە گیرفانیان پڕ بۆی کروازیلیان پێم وایە گیرفانی پڕ بۆ وازیلێن بەڵێ بەڵێ ئارام لە شاری سلێمانی کاک ئارام فەرموو هەموو کاتێکی بەڕێزت بەڕاستی دەستخۆشی لێ یەکەم ئیشێکی باشی کردووە گەر خۆیان نەبژێتەوە داوا لە سەرکردەکانی تریشەکەم ئەوانیش کورتی بەجێ بێڵن بۆ ئەو گەنجانی کە بەڕێوە نانی ئەوان تەمەنێکیان کردووە کە ئیشەکان لەگەڵەوانیان نەماوە ینی بۆ بەجێ نەیاڵن داوا لە سەرکردەکانی تریشەکەمەوانیش کورتەکە بەجێ بێڵن بۆ چەنەها گەنجی تر هەیە دەستخۆشی لە ماڵ مەسلەحەتی نەکەم بەڕاستی ئیشێکی باشی کردووە سپاس سپاس بۆ بەڕێستان ڤینۆس لە هەولێرەوە ئەم کاتتان باش هەموو کاتێکی بەڕێزت دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم تەوەرەکە لەژێی خۆیەتی ببێت سپاس سەبارەت بە ئەو بەڕێزەی یەکگرت و زۆر دەستخۆشی لە یەکەی ئێمە وەکو هاوڵاتی وەکو تاگ ینی وەکو بڵێن بێ لایەنیش ینی زۆر زۆر دەستخۆش ئافرەت میوەدارم لایەنەکانی تریش ینی تەمەشای ئەو وەضع بکەن ینی وەکو دەرسی لێ وەگرن بێگومان هەروایە ینی کورسی بۆ کەسێک دانەدراوە کە هاتاتە خۆی لەسەر دانیشێ بێگومان ئەوانەی کە لەگەڵ ئەویشن خەباتیان کردو ینی هیچ نەبێ قەڵەمێکی سیاسیان ڕۆژە لە ڕۆژان ینی نووسیوە بۆیە ینی هیوادارم ئەزبەکانی تریش ینی بەخۆیان نابتنەوە ینی کورسی بۆ تاکە شەخص نییە ینی ئەوەی ینی ئەوانەی تریش خەباتیان هەیە و ئەوانەی تریش ینی ئیشیان کردو بۆ حزبە و بۆ خەڵکی کوردستان و دەستخۆشیان لێ یەکەم بەڵێ ئازات لە سەی سایق کاک ئازات فەرموو ئەلو بەڵێ ئەلو بەڵێ جێم لێت یەکەم زۆر سپاس من بەڕاستی من لەسەر تەوەری بەرنامەکەتان
بەنسبەت کاک تەلاحەدین بەهادینەوە ئەو دوای 18 ساڵ تازە دەستی لە کار کێشاوە بەڕاستی ئەمە دادی ئەوە نادە تۆ بڵێ ئەمە گەنجاڵی بنبڕەکە بەڕاستی ئەمە 18 ساڵ ئەو خواردێتی پارەکە تازە لە دوایچی وەکو ڕێی خۆم دەستخۆشی لێگم بەس تازە لە دوایچی هیوادارم سەرکردەکانی خۆشمان بشنم بە خۆیانە ئیتر زۆر سپاس سەرتیب لە چەمچەماڵەوە کاک سەرتی فەرموو خۆشی ئەو تەورە لە یەکەم زۆر سپاس وڵا بەڕاستی ئەوە شتێکی باشە واتە نیشانەی دیموکراسیەت و باوەڕبوون بە بەرامبەرە بەڵام ئەمە خوێداکردنە بۆ حیزبەکانی تر یعنی ئێوەی چاو لە ئێمەکەن وەکو ئێمە دەست لە دەسەڵات بەردەن و بایکە بێتە جێتان بەڵام حیزبی ئەو تۆشەیە کاکە خاوەن خەباتە و خاوەن شەهیدە و ماندوو بۆ لە 61ەوە اینجا ئێمە لێرە فەرقێکەیە لە بینی ئیسلامی و علمانیە بەڵام برای بەڕێزم ئێمە نە کێشەی علمانیمانەیە نە کێشەی ئیسلامیمانەیە ئێمە کێشەیەکی نەتەوەی قەومی نیشتیمانیمانەیە پێویستیمانەوەی کیانێک دروست بکەین شەرواڵی ژنەکانمان تامینکەین دووبارە هەڵەواسێتەوە ئەمە عیبە ئەم بەسە ئێمە لەکوێن ئیسلامی لەکوێ علمانی لەکوێ ئێمە وەکو کورد کێشەیەکی نیشتیمانی لەتەوەییبانەیە باواز لە ئاژاوە بێنین و تکا لە بەرنامەکە و لە تەلەڤیزۆنەکەی شێوەیەکە وەکو میدیایەکی ئازاد ڕجاء تۆزێ بیر و هۆشتان هەبێ بەرامبەر بە کێشەی لەتەوەی میلەتی کورد ڕجام تکام وایە براگیان ئێمە ئەمانەوەی وەکو باقی گەلانی سەر ڕووی زەمین خاوەن ناسنامەی نەتەوەیی کورد بین خاوەن کەرامەت و حورمەتی خۆمان بین خاوەن کیان و ناسنامەی خۆمان بین خاوەن گەل و ئاو نیشتیمانی خۆمان بین بە قوربان ڕجاتان لێکەم کاتان لێکەم ڕاستە کەم و کوڕی هەیە ناڕێم من دەسەڵات ئیمامی عومەر و ئیمامی عومەر و ئیمامی عەلیە بەڵێ کاک سەرتی با ئەم کاتەمان لەدەست نەچێەوە ئەمە زمونە تێک نەچێ بە 100 ساڵی کە لاگەینەوە ئەم ڕۆژە ڕجام وایە با بە هەموو لایەکمان تەواوکەری کێشە سیاسیەکانمان بۆ گەیشتمان بە ئاوات و ئامانجەکان بەڵێ کاک جارێکێتر شەرواڵی ژنەکانمان بە پێش دەبا بە هەڵنەواسێتەوە هەر بشین بۆ کورد و کوردستان زۆر سپاس سالار لە ڕانیا کاک سالار فەرموو ئەلۆ بەڵێ دەستخۆشەوە بەرنامەتان لە یەکەم زۆر سپاس دەستخۆشەوە بەرنامە جوانتان لە یەکەم گەلێک سپاس کاک سالار فەرموو سەبارەت بە مامۆستا سەلاحەدین بەڵێ بەڕاستی ینی شتێکی جوانی هەڵبژاردووە کە خۆی هەڵبژێتەوە ساحەکە بۆ گەنجەکان بێت نەوەک ئێستا کە دەبینی گەنجی ئێستا زۆر پێشکەوتووە دەتوانێت پرۆسەی سەرۆکایەتیان هەر شتێک بیدەیتە بەردەست بە جوانی بەرەو پێشی بەرێ سەبارەت بە شاری ڕانیەش کە ڕۆژی پێنجستێ بەڵێ من کە بینیم لە پەرلەمانەوە شتێک دەرچوو بوو کە چواری سێ کرابوو بە پشووی ڕسمی بەڕاستی خەڵکی ڕانیەت زۆر نیگەران بوو لەو کارەی هەندێک شتی شەیە لە بۆ شاری ڕانیە کە ڕۆژی پێنج سێدا دێت قەولی زۆر پێدەدەم بەڵام هیچ شتێک هەتا ئێستا نهاتە ئامان هیوادارم شاری ڕانیا شتی زۆر جوانتری بۆ بکرێت چونکە بەڕاستی شاری ڕانیا دەواازەی ڕاپەڕینە بەڵێ کاک سەلار لە ڕانیەوە ڕانیەی کە بە دەواازەی ڕاپەڕین ناسراوە لە ساڵی 1991 لە پێنجی سەیە یەکەم چریسکەی سەرهەڵدان بە ئان ڕاپەڕین لەوێ دەستی پێکە سپاس بۆ کاکی سەلار شەریف لە شاری سلێمانی کای شەریف فەرموو هەموو کاتێکی بەڕێستان وڵای کاکە بە نیسبەتەوە ڕێگۆ دەستخۆشی لێکەم و من دەستی لە مامۆستا سەلاحەدین بەهادینی شەکەم بەڕاستی کابرایەکی پاکیش بووە و ئەو خوشکەی پێشتری وتی گیرفانیان پڕە بەس ئەو لە گیرفان پڕیا وای نەکردووە گیرفانی ئەو نەپڕنیە تا خەڵک والێکی باتەوانێ ئەوە هەڵوێستێکی خۆیەتی کە ئەو شوێنە بەجێ بێڵە بۆ گەنجان بۆ زەلامێکی شیاو نەک بۆ کوام سەرکردانەی تر کە بە زۆری بە قوتێکی لەجێ خۆیانە ناڕۆنە خوارەوانێ بەڵێ خەڵکی کوردستان بە یارمەتی خۆ خەڵکی کوردستان ڕاپەڕینێکی خۆی دەستکەوتی هەبێ ئەمان ئەم دوو حیزبە زلیێزە دەستکەوتەکەی خەڵکەکەشیان خوارد بەڵێ سپاس بۆ بەڕێست سۆران لە شاری سلێمانی کای سۆران فەرموو باشی براجان زۆر سپاس دەستخۆشی بۆ بەرنامەکەت دەستخۆشی لە مامۆستا سەلاحەدین بەهادینەکەم بەڕاستی هەڵوێستێکی جوامێرانە بوو بۆ برایش کە لە چەمچەماڵەوە تەلەفۆنی کرد حەزەکەم کە بەعزەزاراوەیەک لەسەر تەلەڤیزیۆن جوان نییە بۆ ئینسان بەکاری بێنێ
من بەو بەڕێزە ئەڵێم بەم سیستەم و بەم دەسەڵات و بەم سەرکردایەتی ئێمە کە ئیسێ لە بەخاو لە کوردستانە هەمانە کە ئیسێ تا ئیسێ نازانین شەفافێتی نەوت چییە ئێستێش بەرمی لە نەو کە تەوزیعەکەن بە سەرمانە 40,000 دینارە والله 100 ساڵی تریش لەسەر حکوم بن قەت ئەڵەمی کورد نبینی لە نەتەوەی کردەکان هەڵکرد لە ژێر سای ئەم دوو سیستەمەدا ئەبێ شەفافێت لە دەسەڵاتە هەبێ لە مافی یەکسانیە هەبێ سەربەخۆی ڕۆژنامە نووسان هەبێ مافی تاک هەبێ لەسەر جادا بەس ئەمانە هەمیان قۆرخ کردو بۆ خۆیان حزبێک لەولا دەستی کردو بەسەر هەموو جونگەی دەسەڵاتەکانە حزبێکیش لەملا هەموو جونگەی دەسەڵاتەکان دەستی کردو بەسەریانە ئەبێ بڵێن سێ دوو تایەفە لەملا و لەولایە داوا لەو سەرکردانیش دەکەم بچنەوە بەخۆیانە چاو لە هەڵوێستەکانی ئۆپۆسیۆنگەن باوەڕتانە بێن لە مدە یەک ساڵا سەربەخۆی کوردستان ڕاگەێنین دەستخۆشی بۆ بەرنامە سپاس سەیدۆ لە هەولێرەوە کای سەید فەرموو بەڵێ عفو عیدۆ لە هەولێر بەڵێ خوشحاڵین بەس دەنگێ تەلەڤیزیۆن خۆیەکە کەی باشترە باشە بەچاوان کاکە دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم زۆر سپاس بەڵێ بەڵێ جێم لێتە فەرموو بەنسبەت مامەستا سەلاحەدین بەهادین بەڵێ حتا ئێستا هیچی نەکردووە هەتا ئێستا چ ئەوەشی نییە یعنی گوناح نییە بەنسبەت کۆدەنجە ڕێز کاک مەسعود و مام جەلالی بەڵێ کای سەیدۆ ئەیدۆ بەڵێ کاک ئەیدۆ تاوا سەرنجەی بەڕێزت بەڵێ بەس وەڵا گوناح یعنی ئەوە کۆدەنجە ڕێز کاک مەسعود و مام جەلالی ئەوانە شەریکیاندایە تەسریعیاندایە بنەمارەیاندایە ئەوانە یعنی هەموو دەوڵەت دەوانە دەناسی هەموو دنیا ئەوانە دەناسی بەڵێ ئەویش وەکو سەرۆکی یەکێک لە پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان بە پێی ڕێژە کە ئەواش بێگومان دەنگی خۆی هەیە سپاس پەیوەندێکێت کاروان لە شاری سلێمانی کای کاروان فەرموو ئەم کاتە باش بەڕێژیان چاشی هەموو کاتێکی بەڕێزت فەرموو دەستخۆشی بەرنامەکە لێگەم سپاس دەکەم گەلێک سپاس بەنسبەت تەوەرەکەتانەوە ئەکرا بە شێوەیەکی تر بە بەڕامی پێشنیارێکی منە بۆ کرا بە شێوەیەکی تر ئەم تەوەرە پێشکەش کرایە وازێنان لە دەسەڵات وازێنان لە دەسەڵات وەک هینێک وەک پیشەیەک ئەکرا وا پێشکەش کرایە نە خودی شەخسەکە خۆی بە بڕوای من کێش لێرای خودی شەخسەکە لێرە وەک پیشەیەک ینی وازێنان لە دەسەڵات بەڵام ئەوە بڕیارێکە لەوانەیە بڕیارێکی دەگمان بێ لەلایەن سەرکردەکانی یەکەمی حەزبە کوردیەکان کە گەلێک جار ئەبینین زۆر لە سەرکردە و حەزبانەی بەتایبەتی ئەو حەزبانەی کە کاریگەریان هەیە لە ساحەی کوردستانیە گەلێک جار لەلایەن سەرکردەکان ئەم حەزبە ڕەخنە لە سەرکردەی یەکەمی حەزبەکەی گرێ بەوەی کە تەمەنێکی زۆر لە خەباتە بۆراندووە ئێستا گەشت و تاسی پێویستە کورسی دەسەڵات بۆ بوونەوەی تازە بۆ خوێنی تازە بۆ ئیرادە و بیرکردنەوەی تازە بەجێبێرێت لەبەرەوە ئەمە بڕیارێکە لەلا سەرکرداتی پارتیەکانەکە کە بەم شێوەیە دەربچێت لەسەر ئەوەش اختیاری تەوەرەکەمان کردو فەرموو سپاسەکەم دەستان خۆشێتەوەرەکەتان زۆر جوانە بەڕای من بەس هینە لێرە کێشەکە زانی چییە بەحقەت ئێستا بەرنامەیە پێشکەشم بەرنامەکەم زۆر پێ باشە بەڵام تێگەیشتنی ئێمە دنیابینی ئێمە ڕویای و تێگەیشتنی ئێمە بوو بارودۆخی کە لە هەرێمی کوردستانە بەڕاستی زۆر لە دوای گەشەی سیاسیوین ئێمە لە دوای گەشەی سیاسیوین لە هەرێمی کوردستانە یعنی سێ زۆربەی چاوپێکەوتنگا وتەکانی برادەران کە ئاوڕێیان کە پێش پەیوەندیان کرد و قسەیان کرد یعنی ئەو ئیسپاتی ئێمە زۆر لە دوای گەشەی سیاسیوین ئەوە خاڵێکی زۆر گرنگە دووەمین شتیشیان بە بڕوای من وازێنان لە پۆست یعنی زۆر هین نییە زۆر شتێکی زۆر گەورە نییە یعنی پێویستە لێرە ئێمە چی بکەین ئێمە هەوڵین ئەو هێزەی ئەو سەرۆکەی کە واز دەسەڵات دێنێ مزادی سیاسی بکەن یعنی ئەمان بەمان بەمە تەفسیر بینم ئەمە بەرنامەی وا پێشکەشکردن لەلایەن کەناڵێکی وەگیوە زۆر بەگرنگ گەزانم دەستخۆشیتان لێکم هەڵێکی زۆر باشە بەس گەرەکە لە هەرێمی کوردستان ئەمە بێ بە پیشەیەک هەموو هێزێک یعنی ئێمە گەر دەستگای موسەساتیمان هەبێ لە هەرێمی کوردستانە دەستگامان هەبێ یاسامان هەبێ ئەم شتە ڕێکخا بێ سیستەمەکە بەڵێ پێشکەوتومان هەبێت کە هەر کەسە و 2 ساڵ جارێ یان 3 ساڵ جارێ خۆی سیستەمەکە کەسەکە لابە ینی کەسێکی تر بێتە جێەکەی نەوەکو کەسەکە خۆی واز بێنێ بەڵام من ئەمە زۆر گرنگە دەستخۆشی بۆ بەرنامەکەتان سوپاسی هاوڕایانیشەکەم زۆر سپاس گەڵا لە هەولێرەوە ئەم کاتە باش بەڕێزم هەموو کاتێکی بەڕێزت بەڵێ دەستخۆشی بەرنامەکە دێدەکەم زۆر سپاس بەڕاستی تەوەرێکی زۆر جوانە بە جێ خۆیتی سپاس فەرموو بەڵێ بەنسبەت تەوەرەکەتان بڕوا ناکەم هەر لە خۆڕابی بە من جێفان پڕکردنە وەکو ئەو هاوڕێ بەڕێزی پێشتر کە ئاماژەی پێکرد بەڵێ گەڵاخان ئەگەر جیفان پڕکردنە نەبێتن چەند ساڵ پێش ئێستا دەتوانانی کورسەکەی بەجێ بێت
ینی پێت وایە لە ئێستادا وەکو تۆڵێ پێت وایە سەرکردایەتیکردنی حەزب کە حەزب بۆ ئارمانجی پێشکەوتن و ئاراستەکردنی کۆمەلگا بەرە و ئاراستەیەکی کرانەوە و دموکراتیزەکردنی کۆمەلگا پێکاتوە پێت وایە وەکو تۆڵی بەدەستەوەێنانی سەرکردایەتی حەزب بوو مەسەلەی گیرفان پەرکردن بە بۆ خزمەتی گشتی بێ نەخێت ئەکید بۆ جیفان پڕکردنە محەممەد لە چەمچەمان جیفان پڕکردن لە چەند ساڵ پێشێ سەرتوانی کورسەکەی بەزێبر بەڵام گیرگروپتەکی زۆر لە کوردستان راوە و پێم وانێ چارەسەری کێشەکان بکرێ و بە دەستبەرداری کورسەکەی ڕاکردنە بەڵێ سپاس بۆ سەرنجی بەرەزیشت محەممەد لە چەمچەماڵەوە کاک محەممەد فەرموو ئەلوەم کاتت باش هەموو کاتێکت زۆر سپاس وەڵایی بەڕای من کاتیان ئەوە کارێکە بەس بۆ سیاسەتە و بەس بۆ جمهوری خەڵواکەن بەڕای من ئەو لەم دوو حیزب باشتر نابێت بە تاکید بە ئەوە بەس بۆ کارێکە بەس بۆ سیاسەت و بۆ جمهوری خەڵواکەن یەکردوو عین لەیەکێت و پارتی باشترە بێت بەڕای من ئەوە تێری خواردە و بۆی واسێرە بەیانی سەرگەیدا بەدەست یەکێترۆن لە خۆی وەک خۆی وابێت دەست خۆیان بێ ڕای پێەکە دانیشێت لە بارەکەی خۆیان دانیشێت ڕای پێەکە بەڵێ ئاری لە شاری سلێمانی کاکاری فەرموو سەرنجی جەنابەت ئەو کاتت باش هەموو کاتێکت زۆر سپاس وەڵی منیش هەر وەک ڕێی ئەو برادرە بەلامەوە شتێکی زۆر بەسیتە و ئاسایانی ئەگەر ئەو برادرە لەسەر کار بێ ئیشکا بۆ حیزبەکەی خۆی یان نەیکاوازێنێ چی لە مەسەلەکە گۆڕێ بێگومانە هیچ من بەڕێی من ئەو لە پۆستەکەی بمێنێتەوە یان نەمێتێتەوە بەقەدەری یەک پێشمەرگە کە ئێستا لە کاتی پێویستە بەکار دێت بەرگری لە خاک و نیشتیمانەکە ضرور نییە مان ئیشکردنی ئەو برادرە لە حیزبەکەی خۆی و لە سەرۆکی حیزبەکەی خۆی یا لادانی هیچ دەورێک ناگۆڕێت و هیچ مەسەلێک بۆ کورد هیچی تیان نییە بەڵێ سلێمان لە هەولێرەوە کای سلێمان فەرموو بەڕێزم چۆنی باشی زۆر سپاس سەلامەت وەڵی بەنسبەت ئەم هەڵوێستی ماوەستا سەلاحەدین محەممەدبادین من بەڕاستی بە هەڵوێستێکی نەتەوەیی ئەزانم سەبارەت بەوەش کە وازی لە پۆستەکەی حیزبی هیناوە ئەوە بە قەناعەتی من دەرسێکە وەکو مامۆستایەک پیشانی سەرکردەکانی تریدا سەرکردەی حیزبەکانی ترکەوە واز لە پۆستەکانیان بینیدی بەس ئەوانیش چەند کۆنگرەیەک خۆیان هەڵبژاردیدی لێبگەڕێنەوەکانی دەوروبەریان ئەوان بڵێ باشتر بەڵام لە حیزبەکەشدا بەردەوام بن و خزمەت بکەن بەڵێ بەڵام هەمیشە شتانە بەردەوام بێنە ناو حیزبی کوردی وادان زۆر سپاس محەممەد لە چەمچەماڵەوە کاک محەممەد فەرموو سوانی برا باشی زۆر سپاس براگەم بەڵێ ئەگە دەنگی تەلەڤیزیۆن کێشت کەسکەی فەرموو لە خزمەتدا فەخرەدین لە هەولێرەوە بەداخەوە کای محەممەد گیارە پەیوەندێکی داخرا ئەو کاتت باش باشی بەڕێزم هەموو کاتێکت گەلێک سپاس تاوەکەم فەخرەدینم لە پونجلەوە پەیوەندی دەکەم لە شاری هەولێر زۆر خۆشحاڵم تاوەکەم بەڕێزی واللهی نییە ئەمن ئەوەندی دەرێم ئەو حیزبانە بەس خۆ لە خوای نەکەن خۆ لە خوای نەکەن هەموو فەقیری فەقاراتەکە تێچووە بەڕاستی ئەو هاژ نابی حکومت نابی ئەو هالەبی دەبی متمانە پیاکە لە بینی خۆی و حکوم شعب بەڕای تۆ بەچ میکانزمێک ئەلتەرناتیڤێک ئەوان ناتوانن ئەوە بینی دەدەی کە بڕوا لە بینی خۆی و جەماوەەر دروستکردنە کۆتەواڵی بەڕاستی یەکەم زادەبی کابراایکی زۆر بەدین بی بەڕاستی عنی ئەتو ڕئیس ئەوەی عایلەش دەکەی بەڕاستی دەبی تو تاپەروەەر بی لە بینی مدارەکان و خێزانەکەت ئەوە بەڵێ بەڕاستی دەستخۆشتان لێ دەکەم زۆر سپاس بەڵێ بەڕێزان زۆر جار ئەوترێت کە لە سەرکردایەتی سیاسی کوردیەکانەوە ئەو مۆتەمەرەی حەزبی سوسیال دموکراتی کوردستانیەوە بینن بەڕێز محەممەدی حاجی مەحموود کە بە کۆی دەنگ بەبێ هیچ ڕکابەریەکی بۆ سکرتێری حەزب هەڵبژێرایەوە بێشەوەش چەندی سەرکردەکانی تری زۆربەی لایەنە سیاسیەکانی کوردستان هەر بە هەمان شێوە گەلێک لە چاودێرە سیاسیەکان وەکو بوو نمونە ئەو کنگرەی دوایی پارتی دموکراتی کوردستانیشی کە مەسعود بارزانیش بەبێ هیچ ڕکابەرێک بۆ سەرۆکی پارتی دموکراتی کوردستان جارێکی دیکە هەڵبژێراوە کە بەدەیان ساڵە لە سەرۆکاتی ئەم حەزبەدا سەرکرداتی حەزبەکە وەکو گەلێک لایەنی تری کوردستانیش بێگومان جەلال تاڵەبانیش زیاتر لە 30 ساڵە وەکو سکرتێری گشتی هەیەکەتی نیشتیمانی کوردستان دەست بەکارە. بەڵێ کاک ئەنوەر لە شاری سلێمانی کاک ئەنوەر فەرموو. کاتە باش هەموو کاتێکی بەڕێزت. وڵات سەبارەت بە تەوەرەکەتان من حەزەکەم ڕێی خۆم بم بە حەقەدەوەی کەی بینم بەداخەوە هەنێ برادەر هەن کە چۆرێک لە هەڵچوون و
جۆرێک لە تعسوبیان پێوە دیارە لە ڕێیەکانە من پێم وانێ و مۆزوع وا گەورە بێت و سەرکردنیی حیزبێکی سیاسی و پیاوە گۆڕانکاری باشە وازی هێناوە شتێکی ئاساییە بەڵام بە بەراورد بە سەرکردەکانی کە شتێکی زۆر مهم نییە چونکە ئەو کەسانێک کە مەلەفی نەتەوەی نیشتیمانیان لە بە حەقەت بۆ میلەتەکە ضرورن لەبەرەوە حەق نییە بەراورد بکرێت لە بینی پیاوێکی گەورەی وەک مام جەلال لەگەڵ سکرتێری حیزبێک کە خۆی قەیرانێکی هەیە قەیرانی سەرکردایەتی هەیە بەڵێ کاک ئەنوەر بەڵام زۆر جا لەلایەن کەسەکانی ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردەکانی هەر ئەم حەزبانەوە یەکێک لەوان مەسەڵەن یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین جار لەلایەن سەرکردەکانی ئەوە تاکید لەسەرەوە کراوە کە مام جەلال دەمێکی زۆرە لە سەرکردایەتی حەزبدا پێویستە پۆستەکەی بۆ بوونەوەی تازە بەجێبێ لە ئەی تو بۆ ڕێی ئەم سەرکردە نەچاڵی ئەزانی چۆنە کاچی من ڕێی ئازادە هەر کە چۆن ڕێیەیە بەڵام تۆ لە ڕوانگەی مافەنەتەوایەتەکانی میلەتی کورد لە ڕوانگەیەوە تاریخە دوور درێژە کە میلەتە هەیەتی لە خۆڕاگری و دەردەسەری و نەکبەتی و نەهامەتی یعنی هەموو میلەتانی دنیا سمبڵێکیان هەیە ئەو سمبڵە ئەگەر لە دەسەڵاتیشانە بێت زۆر جار لە تاریخی میلەتان ناوان ڕێکەوتۆ کە کەسایەتێکی بەهێز پێم وانێ بەقەت هەنێ لە قیادەکانی کوردیش با ناونێنین کە ناوبانگیان هەبێ یا باش بۆ میلەتەکان هەوڵیان ناو میلەتەکە بە زۆر دەستیوانیان گرتووە ئەگەر وەکو ڕەمزیش بوو بێ هێنایان نەتەوە ناو ساحەکە بۆی مافەکانی خۆیان بەدی بێ لەبەرەوە بەڕای من يعني پێویست بۆ بەراوردکاریە ناکە لە وڵاتە شەرم و کێشە هەیە مەشاکیل هەیە کەم و کورتی هەیە بەڵام بەو مانایانەیە کە ئێمە تاریخی میلەتی خۆمان سەرکردە گەورەکانی خۆمان زەربی سفرکەین و بیانێن لەژێر مقاوماتێکەوە کە بە حەقەت هەنێ برادر قسەکە جێی گومانە بەداخەوە لەبەرەوە هیوادارین گۆڕانکاری هەبێ وە شتێکی ئاساییە بۆ وەکو عەرزیشم کردی ئەوە قەیرانێکی سەرکردەیە لەناو حیزبەکە شتێکی ئەوە مهم نییە ئێمە گەورەیکەین و هەر کەسی ئازادە بەڵام لە چوارچێوەیەکە کە بەڕاستی کە ئەتەچێتی قسەکردنەوەانەشە بە شتێکی بەڵێ کاک ئەنوەر بێگومان ڕای توش گەیشت هەر کەسێکی ئازادە چۆن سەرنجی خۆی نیشان بدا بەڵێ محەممەد لە سلێمانی بابزانین سەرنجی کاکی محەممەد چییە باشتر بۆ بەڕێزت بەنسبەت تەوەرەکەەوە دەستخۆشی لێکەم بەڕاستی تەوەرێکی جوانی هەڵبژاردووە زۆر سپاس وەڵی بەنسبەت ئەو کردداری کاکە سەلاحەدین بادین کردی دیار من تا ئێستا کاک سەلاحەدین بادین بە کەسێکی سەرکەوتوو نازانم بەڵام ئەم کردداری کردی بە کرددارێکی سەرکەوتوو دەزانم و هیوادارم هەموو سەرکردەکانی حیزبەکانی تریش چاولوکەن چونکە ئەم کرددارە واتەم باوەڕم بە چواردەورەکەم هەیە باوەڕم هەیە کاتێکیش ئەتوانێت جێگەکەی من بگرێتەوە و ئەو کورسی دەسەڵاتەش بریتە لە ئەرێک نەک ماف پێویستە سەرکردەکانی ئێمە ئەوە فێر بن کە ئەوە ئەرکە ماف نییە و کاتێکیش کە تۆ ناتۆی ئەرکەکانی سەرشانی خۆت ڕاپەڕێنی پێویستە مافەکانی زۆر نەگەیت لە بەرامبەرە و دەست لە کارەکە بشێ شەڕوازی لێبێنە ئەو کەسانش کە لە دوانی هەڵیان وەکو دکتۆر سارە بەڕاستی من ئەو دکتۆر سارە بە دکتۆری بێتەریا زانم و ئەوە قسە نەبوو کردی بەڕاستی بەڵێ کاک محەممەد بێگومان هەر کەسێکی ئازادە وەکو پێشتری شموتە سەرنجی خۆشی نیشاندا ڕێز بۆ هەموو سەرنجی ئێوەی بەڕێسەگرین خالید لە ڕانیەوە کاک خالید فەرموو بەڵێ دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم گەلێک سوپاس دەستخۆشی لە مامۆستا سەلاحەدین محەممەد بادین دەکەم بەڕاستی شێکی باش کردووە هیوادارم هەموو سەرکردە سیاسەکانی عێراق تەماشای وی بکەن بۆ ئەو هەڵوێستە جوانەی کە نواندیم بەڵام من دەکەس ئەوەلێک والێکە دەنەوە کە مجرد پۆستێکی سیاسی لە دەستبەردانە لە پۆستێک یانەوە هیچ کاریگەری نییە ئەی سەرنجی جەنابەت من دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی شێکی باش کردووە کە خۆیان نابژێرێتەوە بۆ سکرتێری حیزب چەندان گەنج هەیە بە گەنجێک بچێتە جێی جەنابی بەڕاستی ئیشێکی باش کردووە بەڵێ کاک خالیل لە ڕانیا سوپاس هیوا لە چەمچەماڵەوەکاکیوە فەرموو ئەم کاتەوە باش بەڕێزم هەموو کاتێکت سوپاس دەستخۆشی لێکم بەرنامەی بەڕاستی پێویستە زۆر سوپاس بەڵام سەبارەت بەو کەسانەی کە باسە دەکەن کە نابێت مامۆستا سەلاحەدین بادین لەگەڵ هەندێک سەرکردەی ترا لێک بێتەوە پێم وایە پیاوێکی زۆر گەورەیە و نەو ئاسان نییە کە پێوترێت ڕای کردووە لەو سەرکردایەتی یان شتێک کابرات مامۆستایەکی ڕێزە و چەند ساڵ لە سەرۆکی حیزبیەکە و ئێستا ئێوە بۆ نەوەی داهاتوو جێی بێڵەوە بۆ کەسانی پێشکەوتوتر لە خۆی یان پشتوان بە شێوەیەکی پێشکەوتتر لە خۆی کار بۆ حیزب بکەن یاخود ئاڵگۆڕێک لە حیزاب بکات هیچ بەو شێوەیە نییە کردی بێت یاخود بەو شێوە بێت کە بۆ ڕاکێشانی خەڵک بێت یا بە شێوەیەکی دیێ بەڵکو ئەوە پۆستە یعنی بۆ پۆستی خەڵکە زانێ و حیزبی خەڵکی زانێ و پێویستە خەڵکی در بێتە پێشەوە بەڵێ سوپاس بۆ سەرنجەکەشت بەڕێزان دوای ئەم ناوبەرە لەسەر ئەمان تەوەر بەردەوام بین لەگەڵم بن
جاردن صلاح جان هادي علي وەکو سەکرتێرێ بەرێ مەکتەبا سیاسی گرتووە سەمیە کوردستانی دەستخۆشیە لەوێ دەست پێشخەریە صلاح الدین بەها ئەدین دکێ و بە بڕیاردای بە کۆنگرەی شەشەمی حزبەخەوە خە بۆ پۆستی ئەمینداری گشتیان نەبژێرە و vê yekê bi serweriyekê bû partiya xwe li qelem dide. Aram li ku yek ayek aram fermo. باش هەموو کاتێکت زۆر سپاس سەبارەت بە خۆ هەڵنەبژارنەوەی کاک سەلاحەدین ئەمینداری یەگرت و بەڕاستی داهێنانێکی زۆر جوان و بوێرانە بوو مووقفێکی شایستە و ناوازە بوو قسە زۆر هەڵدەگرێ مێژووی بوو چونکە بەڕاستی لەو پەڕی توانای ذاتی و تەندروستی و پێگەی بەهێزی سیاسی خۆی وازهینە بەزە من حەز دەکەم شتێک برێم وەک ڕۆژنامەنووسێک شاهدێک بدەم بەوەی کەوا مامۆستا سەلاحەدین کاتێکەوە وازێمی تەنها یەک خانووی هەیەکەوە ئەو خەڵکە باز لە ژیرفان پڕکردن و ئەوە دەگاتن یەک خانوو ئەویست تەنها 3 ساڵ چێتەنە ئەو خانوویتەنە تەنانە دەناو خانووی کرێدا بووە من ئەو حەقیقەتە مێژوویە وەک ڕۆژنامەنووسێک وە خاوەن هەڵوێستێک ئەو شتە دەڵێم و زۆر سپاس بۆ سەرنجت مارکس لە هەولێرەوە کایک مارکس فەرموو ئەو کاتە باش کاگەکار هەموو کاتێکی بەرزتان جوانی برێ بەڕێزم زۆر سپاس سەبارەت بە تەوەرەکەتانەوەی بە کارەبایەکە بوویتە ترافیک لای چونکە ئاگادار نەبوونە تەوەرە چییە؟ تەوەریەمە لەسەر ئەوەیە کە سەلاحەدین بەها ئەدین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بڕیاری داوا کە بۆ کۆنگرەی شەشەمی پارتەکەی خۆی بۆ سەرکردایەتی حەزب کاندید نەکاتەوە سەبارەت بە پێشنیارەکەی مامۆستا سەلاحەدین بەها ئەدین دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی ئەوەی چێکە لە نمونونەکانی دیموکراسی کە بەڕاستی جی دەچی نوێ خوێنگەرم کە بێتن پێش بۆ بەڕێوەبردنی ئەرکەکانی کاروباری حەزبایەتی هەم پەروەردەکردنیشان بە داهاتووی بەڕێوەبردنی وڵات بەڵێ کاک مارکس یەکێک لە برادران کە پەیوەندی کرد ئاڵێ هەندێک سەرکردەی تر هەیە وەکو ڕەمزێکی نەتەوەی وان مەلەفی نەتەوەی لەلای ئەمانە پارێزراون ئەمانە سمبولێکن و دەبێت کورتشان نەزی پێوە بکە یعنی وای لێکداتەوە کە هیچ کەس نییە جێگەی ئەوان بگرێت بەرکو ئەوان نەتوانن پرسە نەتەوەیەکان خۆی خاوەندەرەتی لێ بکەن توتی ئاڵێ بزەم ئەو کەسا سمبولی کورد و ڕەمزی نەتەوایەتی کوردەکە لە بەرژەوەندەکانی کورد کار بکات نەک لە بەرژەوەندی بنەماڵەکەیکە ئەگەمە بێنە سەر واقعی کۆمەلگای ئەوڕێ کوردەواری خۆن بە تایبەتی لە قۆناغی دوای ڕاپەڕینەوە تاکو ئێستا کات لە پێش ڕاپەڕینیشەوە بگرە لە 6 ساڵ 65 ساڵ لە تەمەشا دەکەن یەک بنەماڵە سەرکردایەتی حەزبێگا سەرکردایەتی کۆمەلگاکە دەکات بە ناوی ڕەمز و ڕەمزەکە نەتەوایەتیەوە بەڕاستی ئەوڕۆ ئەو کۆمەلگای ئێمە گۆڕانکارێکی زۆری بەسەر داهاتووە بەرەو دیموکراتیەت هەنگاو دەنێت پێویستە هەموو حەزبەکان هەر بە حەزبی دەسەڵاتیشەوە گۆڕانکاری لە خۆیان بکەن پرۆسەی دیموکراتی پەیڕەو بکەن ڕێگا بۆ خەڵکی کە چۆل بکەن کە دەتوانن ئیش و کارەکانی وڵات بڕێ بەڵێ کاک مارکس زۆر پەیوەندەکەت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەرزان پێمان باشە هەمووتان سەرنجی خۆتان نیشان بدەن بەڵام خەڵکێکی زۆر لەسەر هێلی پەیوەندیە ئەگەر بە کورتی سەرنجەکانی خۆتان نیشان بدەن مەمنونین سیروان لە هەولێرەوە کاک سیروان فەرموو باش کاکە کارجان گەلێک سوپاس تۆ چۆنی چۆنی باشی زۆر سپاس خۆشی بەرنامەکە لێ دەکەم کاکە زۆر سپاس بەڕای من کاکە کارۆ وەڵی هیچ لە مۆزوع ناگۆڕێ کاک مامۆستا سەلاحەدین دەست لە کار چێشتۆ یان نەچێشتۆ لەبەر ئەوەی لەوانەیە فشارێکی لەسەربی لە کۆنگرەی حیزبەکەی خۆی لە سەرکردایەتی فشاری لەسەر بیتن لەبەر ئەوەی چەند هەڵبژاردنەکە نەیانتوانێت دەنگەچی ئەوها لەو مستەوایان بەدەست نەهینایە لەبەر هەندێک بەس ئەوە لە هیچ فشارێکی لەسەر نییە لەو پەری تەندروستیەکی باشدایە و ئەو وەڵاهی لەوانە شارەوە هابیتن بەڵام ئەمن وا هەز ناکەم یعنی هیچ شتێک لە مۆزوع بگۆڕە لەبەر ئەوەی مامۆستا سەلاحەدین ئەگە هە لە جێگای خۆی بوو یان لە جێگای خۆی نەبووایە هیچ کارێکەوەها بانجام نەدەگەشت لەبەر ئەوەی مامۆستا سەلاحەدین چەند کێشەیەکیشی لەناو حیزبەکەی خۆی پێیاکرد لە سەرکردایەتی زۆربەی ئەندامانی سەرکردایەتی کەچشاوە هەر لە گەرەوی بوو بەڵێ شیرین لە باژارێ دووکێ بەڵێ شیرین خان باشتر بووتە والله مديها سعر وقسيون باخذ بله سعر وقسيوني بله فرمو سرنجا خونی شام در چند تورمه یه تایبته بس کرم که بله شیرین خان سبرات وقسيوني اگر هذا المبلغ تأثير اخوش خرابي سلبي دبر بادينونينا
اگلوری ها بد سلیمانی ها بنا بد برای بودن تأثیری نه خرابی نه ایجابی دیدنا تا مادام تاثیر نب ایجابی نب خرابی نبی دل بهدینا و تا چند کاریگری سر بهدینا هیا تا چند شلای ارینی و نرینی باشی و خرابی بو بهدینا تاثیره بله خرابی باشی نه اگر ها بنا بد اویلوری ها البری چه تشتواصل یعنی نه دیدنا تا که وقت تو بیجی بهدینا اپوزیسیون نبید تنه دا صلات بید تأثیر خواهی آن نه بو بهدینا بیکه دا صلات بری یا کوربان خواهی سایل باید دا صلات بری یا درسته و تشکری نزبط قناة هواشک برای پتر پشکدوریت و دورا سلیمانی نه و هکر اخناش حبت تشکی زوری عادیه چنگه برای پتر شوری دیشی پورتی نیان حکومتی نه يعني حطي صاري تقريبا نفسي نوبوش هو يعني هارو نفسي بس شيرين خان بيواندين ما كانت تديد بن برا بتريل هاوليري جيبونكو هاوليري جيك لا بتابيجم هارو مطابعتكم برا بتر نفسي نوبونن ونفسي أولو ليزا ونظانم نفسي منبوصاهي من نفسي نوبو نفسي رخنيجيك وتشكو ديجيك والبالي نكا روشنامه بانك قلتول برهات جرتني دو هايفات زندانيگر والبني تلفزيوني بسيط بله شيرين خان سپاس با میسرنجتا گلی جاران بگمان نویسینه دا حالا شاشتی لهر تلویزیونه که نبتنه نارتی هر تلویزیونه که چه دبه و هم دوی که جیو کوی نارتی ما نویسینگه هیا و پیتر اوه شاده یا زورترین بینرایا پیتر یا مو کانالندی لگرز ما بو هم کانالندی ام تختیا روشا بهدینا بشه که گشتی بلانت کن له موج باجارو کن دبر بهدینا نو چگانن ما هنا روزانه راپورت لسر کوما سیستم جیان اللي دبر بیناماتن گلی سپاس بسرنجتا جی ایوار باش محمد ماموستا محمد الشاري سليماني ما مصايقان فرمو كاتتان باشكاك همو كاتكت كاك دست خوشفري لبرز ما مسا صلاح الدين كين براسي اما شوازي ديمقراطي تازي لهريمي كردستان وهوادارين همو سركرديكي كرد شاو لوفكا براسي اتواني بلين لوتكي ديمقراطية هاتشانا برأي من اما درنگيش بوبايز وتر ما مسا صلاح الدين ام هنغاوي بنايا و إن شاء الله أبيت سرتايك همو سركرديشي كرد أم هنغاوة بنية بله كنت يتايسا لهرمي كردستان ولا ناو كردشا دسا ودسي دصالات نبوة نمان ديوة برغبتي خوي طبعا بله نقبة شويشيكا وإن شاء الله أما سرتايك بيوغوتم وبيخوش حالين و زۆر سپاس دایکی مەستی لە شاری سلێمانی دایکی مەستی فەرموو ئەم کاتتان باش هەموو کاتێکی بەڕێستان وەڵایی من زۆر هەڵوەستەکەیم پێ جوانە و دەستخۆشی لێ یەکەم لەو بەڕێزە هیوادارم هەموو سەرکردەکانی کورد چاودۆ بکەن و بەنیسبە دەوەش کە ئەڵێن تاریخ خواردوای گیرفانی پڕکردووە مامۆستا سەلاحەدین بەهادین هیچ پۆستێکی وای یعنی هیچ داهاتێکی وای لەبەردەستانە بە تا بتوانێ گیرفان پڕکە و یا قەسر و vێلا بکە یا پارەبەرێ ئەمە ئەو دوای ئەوەش خۆزیە یەکێتی و پارتیش بەقەر یەکگرتو و کۆمەڵی ئیسلامی دەستی فەقیر و هەژاریان بگرتە لەم وڵاتەدا کە ئەوان بەو داهاتەکەمەشەوە چەندین ماڵی فەقیریان بەسەر کردوێتەوە چەندین خانویان بۆ خەڵک کردووە چەندین زەویان بە خەڵکی هەژار داوە لەم وڵاتەدا هیوادارم ئەوان دەسەڵاتدارەکان ئێمە بەو هەموو سەرەت و سامانەوە ناتوانن ساڵی دەخان و بۆ دەفەقیری ئەم وڵاتە بکەن زۆر سپاس و زۆر سپاس بۆ بەڕێزت میران لە پێنجوێن کاک میران فەرموو ئێوارت باش باشتر بۆ بەڕێزت دەستخۆشی و لێەکەم بۆ ئەو تەوەرە جوانت زۆر سپاس وەڵایت بە نیسبەت دەوەرەکەتەوە من دەستخۆشێکی زۆر لە مامۆستا سەلاح الدینەکەم کە ئەم کردەوەی هەڵبژاردووە بەڕاستی شتێکی مێژوویە لە کوردان چونکە هیچ سەرۆکێکتای ئەو شتێ نەکردووەکە و کردوێتی تر هەیە هەموو سەرۆکان سیستەمی پشتەوە پشتیان بەڵێ کردووە تەنانەت یعنی هەردوو دەسەڵاتەکەەوەکانی کەیش هەردوو دەسەڵاتەکەەوە چەند ساڵە هەر دەموچاوانن یانی نەگۆڕاون و هەر چوادەوری خۆیانیان بینیوە بەڵام مامۆستا سەلاح الدین شتێکی زۆر جوانی کردووە بەنسبەت ئەوەشەوە کە ئاڵێن کەسێکی سەرکەوتون نیە جا سەرکەوتون نەبوون لە سیاسیە یاخود لە دینیە ئەو کەسێکی هەتا بڵێ سیاسی بووە چکە لە حیزبێکی دامەزرانەوە لە بینی شەڕ یەکێتی و پارتیدا بوو ئەم حیزبە بەبێ چەکیش بوو لە ڕووی دینیشەوە تەنانەت و سەردەمێ دیندارەتی وشتی کردووە کە
سەرۆکەکان ئێمە فاتحەشیان لەبەرنەوە دەستخۆشێکی زۆری دەکەم. بەڵێ گای میران سپاس بۆ سەرنجەکەشت لەنیە لە شاری سلێمانی لەنیە خان فەرموو. ئەم کاتتان باش دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم سەبارەت بۆ تەوەرەش بەڕاستی یعنی سکرتێری گشتی ئەگەر حزبێک بیت ئەبێت لە سەرەتاوە کارت بۆ ئەو حزبە کردبێت یەکەم دامەزرێنێ حزب بێتی بەڕاستی من سکرتێرێکی حزب ئەگەر بە ڕێکوپێکی کارەکانی خۆی ڕاپەڕەنێک و بە ڕزمام جەلال لێ بینم چونکە ئەو 30 ساڵەوە وەکو جەناب داماژەت دەکرد 30 ساڵە خەبات دەکات و بەڕاستی ینی کارەکانی ئەو جوانە بەڵام ئەم برابەرەزەش دڵنیا بە مەرامێکی سیاسی لە پشتەوەیە و تێبینێکیشم هەیە بۆ بەرنامەکەتان ئەگەر بە دڵێک فرانە لێم وەرگرن ئەزانم تەورەکانی ئێوە کە ڕۆژانە هەڵی ئەبژێرن هەمووی لەسەر بابەتەکانی ئەو ڕۆژەیە یعنی ئەم ڕۆیەکە لە ناو کۆمەلگا ڕۆیە بەڵام حەزەکەم با هەر باسی خراپەکانی حکومەت دەکەن یاخود یان هەر باسی سیاست نەبێ بەڕاستی خەڵک بێزارە بێ ئەمەنە سیاست دووبارە بێت. تۆ لەنیا خان تو چه سەرنجێکت هەیە چ بابەتێکت پێ باشە بۆی لە تەوارەکانی داهاتوو ئێمە استیفادە لێ بکەن پێمان باشە بەڕێزان بۆ هەموو بینەرە بەڕێزەکانمان ئەمە بەردەمەی خۆتانە لێرە تەنیا ئێمە خزمەتی ئێوەیە کە ڕای لەسەری شتێکیش نادەین هەر تەوەرێکتان هەیە هەر شتێکتان پێ باشە بۆ ئێمە دەستیشان کە بۆ ئێمەش بۆ ئێوە بکەین بە تەوەری قسەی خوب کە فێر لەنیا خانێکە تو تەوەرێکت پێ باشە ئێمە بە چاوان هەڵە بژێری. وڵا من حەزەکەم تەوەرەکان زیاتریان هوەری بن ڕۆشنبیری بن سەبارەت بە ژینگە بن هەج بابەتێکی تر بێ بەڵام با تۆزێ دوورکەینەوە لە سیاست ئێمە لەوتی چا هەڵێنین هەر لەگەڵ سیاستین باشە بۆ ئێمەش ئەو تەواران نەشمانەکە تو بینەری بەرنامە ئێمە بێ لەسەر کوی من بینەری بەرنامەکەی ئێوەم ڕۆژانە بە بەردامی من بینەری بەرنامەکەتانم بەڵامی تر پێمان خۆشە زیاتریش ئەو بابەتانە بکرێ سەرنجی تۆش مادەم بەڵێ ئادەمەکانی ئێمە زیاتر پێویستیان بە بواری ڕۆشنبیریان هوەری و ژینگە پارێزی و لەم بابەتانەیە یعنی با هەر سیاست نەبێت چونکە گەنجی وڵاتە لەوتی چا هەڵێنێ هەر لەگەڵ سیاستاژی هەر لەگەڵ سیاستیشتا ئەمرن. بەڵێ سەرنجی تۆش لە بەرچاوێکی مادەم بینەرێکی بەردەوامی بەرنامە ئێمەی سوپاس لە نیاخان لە شاری سلێمانی مامۆستا محەممەد لە پێنجوین. بەڵێ مامۆستا بەڕێزگیان دەستخۆشیتان لە یەکەم زۆر سوپاس. ئومێدەوارم ئەم بەرنامانتان هەر سەرکەوت و هەر بەردەوام بێت هەر لێرەوە لەجێی خۆیان ئابێنم چونکە لە زۆر بەرنامەی ترا حەزم کردو پەیوەندی بکەم ئەو دەستانە بشکێن کە NRTیان سووتان ئومێدەوارم ئەو ڕوانە بەڕەشی دەرکەون بۆ هاوڵاتیان و لەسەر تەوەرەکەتان من تەنها ئەوەندە ئەڵێم وەڵامێکی ناسک بۆ دکتۆرە سارا و بۆ هاوشێوەکانی کە قسەیان کرد وەکوانێ لە برایان جوابیاندایەوە بەڕاستیە بێ ئێمە بە عقڵێکی نیشتمان پەروەرانە قسە بکەین ئێمە عقڵیەتەکانی سەرکردەکانمان تەمەنیان چۆتە ناوەوە و عقلیشیان هەندێکیان پیر بوون بمانەوێ نەمانەوێ یعنی کاتێ مامۆستا سەلاحەدین ئەم هەنگاوە گەورەی ئەنێ هەنگاوێکی جوامێرانە و مردانەیە کە لە ناو حیزبەکەی خۆیدا ئەوێ ڕێبکاتەوە بۆ عقڵە گەنجەکان ڕێبکاتەوە بۆ ئەو خەڵکێکی خوێنگەرمەی کە دێنە پێشەوە دەورێ ببینن و بە پێچەوانەوە کە ئەو برایە ئەڵێ ئەمانە کێشەی سەرکردایەتیان هەیە نەخێر مامۆستا ڕائەبینێ بە حیزبەکەی خۆیە و تەواو متمانەی هەیە کە خەڵکێ هەیە ئەتوانێت جێی بگرێتەوە و خزمەتی باشیش بکە دەستخۆشیشتان لێ یەکەم و ئومێدەوارم سەرکردەکانی کورد بە خۆیانە بچنەوە مامۆستا محەممەد ڕێ بە ئەهلی قساس بدەن. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئازاد لە دهۆکێک کاک ئازاد فەرموو. ئەم کاتت بەش برەیژیان هەموو کاتێکت باشی زۆر سپاس کاکە دەستخۆشیەوە تەوەرە دەکەم زۆر سپاس. ئەگەر لەسەر ئەو تەوەرەی قسە بکەین مامۆستا سەلاحەدین محەممەد بەعادین وەکو ئەمینداری گشتیە گۆستی ئیسلامی کوردستان بەڕاستی هەڵوێستێکی نیشتیمانی و هەڵوێستێکی پێشکەوتوو بووە چونکە مامۆستا سەلاحەدین محەممەد بەعادین هەڵوێستی سەرکردەی با بڵێن سەرکردەی سیاسی پێشکەوتوو بووە چونکە مامۆستا سەلاحەدین پێشڕەو بووە لە پێش ئەوەی کە گەنجان بهێنێتە ناو هەڵوێستی پێشکەوتووی سیاسی و ئیسلامی و ئیسلام خوازیدا چونکە لە کوردستاندا هیوای سەرکەوتن ئەوەیە بۆ بەدیهێنانی ئامادەیەکی دیاریکراوە چونکە هەندێک برادەر باسی ئەوەش بکەم کە هەندێک هاوڕێ پێشتر باسییان کرد کەوا مامۆستا سەلاحەدین بۆ بەیرە پەرکردن و گیرفان پڕکردن بەڕاستی ئەمە پێچەوانەی ئەوە قساکەم چونکە مامۆستا سەلاحەدین محەممەد بەعادین وەکو
کەسێکی لێ هاتوو بووە و هەروها بە ڕێزێک باسی کرد بزەبن نازان لەکوێ بوو بەڵام باسی ئەوەی کرد کە مامۆستا سەلاحەدین وەکو ڕۆژنامە نووسێک مامۆستا سەلاحەدین خانوویەکی هەیە و نازانم چێ بەڕاستی من لەگەر هەلوێستی ئەودام من وەکو لایەنگرێکی ئەوان قسەکەم چونکە لایەنگری مامۆستا سەلاحەدین چونکە مامۆستا سەلاحەدین سەرکردەی پێشکەوتوو بووە سەرکردەیەک بووە کە من زۆر لێ ڕازیم و وەکو لایەنگرێ قسەکەم. بەڵێ سوپاس پەیوەندەکەشتە هێمن لە شاری سلێمانێک ئاکێمە فەرموو. کاکاکاریوارە باش باشتر بۆ تۆ. زۆر سپاس. وەڵام من دەستخۆشی لە مامۆستا سەلاحەدین بەهادین یەکەم بەڵام با ئێمە ئەوە نەش گەورەی نەکەین پێم وایە خۆی مامۆستا سەلاحەدین لەناو مەکتەبی سیاسی و سەرکردایەتێکی خۆیان قەیرانێکیان هەبووە بەڕاستیەوە لە پارەوە ئەم دەنگەیە بەڵام با ئێمە جەنابی مامۆستا سەلاحەدین بەهادین لەگەڵ جەنابی مام جەلال و کاک مەسعود ئەمڕۆ لە هەرێمی کوردستان فەرق و جیاوازیان زۆرە چونکە چ جەنابی مام جەلال و کاک مەسعود ئەمڕۆ بۆ کوردستان و عێراقێکی ژەمانە خەڵکێکن بەڕاستی بۆ ناوچەکەی خۆمان گرنگەوە خەبات و ماندووبوون و ئەوانش لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاستی دەرەوەشا فەرق و جیاوازێکی زۆری هەیە. دایکی مەسیحان لە سلێمانی و ئەڵێ ئەوان هەموو کاتێک خزمەتیان بە میلەتەکەی خۆیان کردو کاکە ژیان ئەوان تەنها حتا مەسەلێگە گۆشتی شێریشان تەوزیع کردبێ لە لایەنگری خۆیان دەرنەچوو دوایەوە ئەوانە خۆ لە پۆستی وەزیری شارەوانی ویان سەرۆکی حکومەت نەبوون عەرزەیان بەسەر خەڵکێکا تەوزیع کردبێ تەنها ئەوەی کە لە دەستیان هاتوێت وەکو مەسەلەی خێرخوازی بەسەر ئەندام و لایەنگرەکانی خۆیان تەوزیعیان کردو هیچ شتێکی نییە. زۆر سوپاسانە. زۆر سپاس شاد ماهێر لە چومانەوە. بەڵێ ئەلۆ ئەو کاتت باش هەموو کاتێکی جەنابەت فەرموو. دەستخۆشی ئەو تەوەرە جوانە لێکەم. زۆر سپاس. بەڕاستی هەر وەکو دیارە دکتۆر سەلاحەدین بەهادین تێر بووە بەڕاستی گەیشتە لووتکەی تێر بوون و داوا لێبوون شەکەم ئەوانە خۆیان دێنەر هەتاخەوە پەیوەندی کاک شاد دیارە پچرا هێمن لە ڕانیا کاک هێمن فەرموو. بەڵێ کاک حوسێن. کاک حوسێن. بەڵێ سەرچاوم فەرموو. باش هەموو کاتێکت پێخۆشحاڵم بە ناسینت. زۆر سپاس. منیش. بەڵێ بەڵێ ئێوە لە تەوەرەکەتان لەبارەی دەربارەی شتێکی ترە بەڵام من لە 2006ەوە ئەگە بڕوات هەیە. بەڵێ ئەوە شارەوانی ڕانیە. بەڵێ جاوتە بۆ عالەمە دەکەن ئەمن ئەوە معاملاتەکەم هەموو شتێکم مەوجودە کە لە 2006ەوە معاملەی بە من دەکەن دوێنێ دەبەن بەشی یاسا هەتا ئێستا دوێ دەکەن. بەڵێ عریزەم نووسیوە و ئەوە کاملە معاملاتم دەڵێ ئەو ئێسپەینە هیچ شێشان بۆ نەکردوم تا ئێستا. بەڵێ کاک حوسێن لە ڕانیاوە ێدارین شوێنە بەرپرسەکان لە ڕانیا جێ لە سەرنجی تۆ بێ. مەریوان لە چەمچەماڵەوە کاک مەریوان فەرموو. کاک ئەحمەد لە هەڵە بچەوە کاک ئەحمەد فەرموو. سلام علیکم. عەلەیکوم ئەسسەلام. دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم. زۆر سپاس. بەڕاستی لە جێ خۆیان بوو ئەم ورژانی ئەم بابەتە لەم کاتە و دەستخۆشی لە مامۆستا سەلاحەدینەکەم بەڕاستی بڕیارێکی جوان و دروستیدا و داهێنانێک بوو لە کاری سیاسی لە کوردستاندا. بەڵام هەندێک کەس پێشتر بەراورد ئەمانیان بە سەرکردەکانی تری کورتە کرد. من بەوان ئەڵێم ئەگەر بێت و یەکێ لە سەرکردەکانی تر بۆ نمونەوەکو مەسعود بارزانی یا جەلال تاڵەبانی دڵنیا بە ئەگەر ئەوان واز لە پۆستەکانیان بێرن ڕاستەوخۆ قەیران لە نێوان پارتی وەکێتیا دروستە بێ ئینکاری لەوان ناکرێت چونکە ئەمە ئەگەر سەیری پارتی بکەین ڕاستەخۆ پارتی دابەش بێ بۆ دوو تەوەرە باڵی نێچیر و باڵی مەسعود بارزانی. ئێستا یەگرتوو لە پرۆسەی خۆیاتی و لە بەیەزی خۆیاتی مەسعود بارزانی لەم کە سەلاحەدین بەهادین لەم کاتا و بڕیارەیدا. بەڵێ بەڵێ کاک ئەحمەد سپاس پەیوەندەکەشت بەڕێزانگەرە کاتمان بەرەو کۆتای ئەڕوا جەلال لە کەرکووکەوە کاک جەلال فەرموو ئەکە بە کورتی. ئەم کاتتان باش. هەموو کاتێکت. دەستخۆشی لە کاک بەهادینەکەم سەلاحەدین بەهادینەکەم بۆ ئەم ئیشێکە بەڵام من بۆ ئەیگەڕنەوە کاک سەلاحەدین بەهادین سەرکەوتوو نەبوو لە کارەکانی خۆی نابێت خۆی شکاتە ڕێزی سەرکردەکانی یەکێتی پارتی بەڵام ئەوانە لە هێژی شۆڕجێڕین چونکە ئەو سەرکەوتوو نەبوو لە کارەکانی هەتا کومێستا تا ئێستا من جۆم لە وتارێکی
بە پێجی مامۆستا سەلاحەدین بەهادین نەبووە بۆیە دەبایە 4 ساڵ 5 ساڵ پێش دەست لە کار بچێتەوە زۆر سوپاسانەکەم سپاس بۆ سەرنجەکەشت بەڵێ تەماشاوانە نێژا بێگومان بۆچنین جیاواسە بووندنە بە بەرنامەمەدا لەسەر دەژی کاربەردانە ئەنکۆ بڕیارە خوا هەڵ نەبژاردنە مامۆستا سەلاحەدین بەهادین بۆ کۆنگرەی شەشەم بۆ سەرکردایەتیە پارتیا خوا ئەنکۆ یەکگرتووتای ئیسلامیە کوردستانê gelek nêrîn hebûn ku ew serketî nebû karê xwe de gelek nêrînên de hebûn ku an digotin ku ew têr bûye ji komkirina diravî gelek tişên din gelekên din jî bi tiştekî gelekî baş zanî ji ber ku wî biryarek daye ew vêt û vî posteyê radestê xwînanî îradanî û cîlênî bike بەvەیەکێکی تەماشاوانە نێژا ئەمانیە داویە تەوەرە ئیرویە بەرنامەیەکی خەڵک هەیە سەبەی تەوەرەکی گەرمتردا دە خزمەتە هەوێن هێژا دابین gelek سوپاس کویان ها تەماشاوانên gelekên hêjaya bernameyên bûn her şad bin